بەهۆی شەپۆلە یەک لە دوای یەکەکانی بارانی ئەم ساڵ ئاستی ئاو لە زەی بچووک و سنووری دەربەندی ڕانیا بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و دەیان زەوی کشت و کاڵی داچێنرا و بەگەنم ژێر ئاو کەوتون ئەوە عەرزە چاکەم ئەگە بڵم بناکەی بەڵام بنیشکەوت دەخۆ عوسمان سوارە جوتیارێکی سنووری بەری مەرگەیە دەڵێت لە ساڵی 2019ەوە بەم شێوەیە ئاستی ئاو بەرز نەبۆتەوە و پێشبینی ئەو ڕێژە زۆرەمان نەکردووە بەپێی زانیاریەکانیش تەنیا لە سنووری گوندی مەمەنداوە نزیکەی 4,000 دۆنم زەوی داچێنرا و بەگەنم ژێر ئاو کەوتووە ئەمن بۆ خۆم لەوانە زیاتر لە 100 دۆن کەی خەڵکیشم کردی خۆم نییە هەموو عەرزەکەی خەڵکیشم کردن بە بەرابەشی بۆوانە زیاتر لە 100 دۆن بنکەوتووە دەوری 80 دۆن میکەشم لە خەتەردا زۆر لە 95 لە خەتەردا بۆ خۆم نەوەڵا بەعر هێن لە خوارێ بوو تقریبان ئەلێ ئەگە بڵێم 10 کیلۆمەتر نەدەگەی بەعرێ بەقام پێ بکەن 10 کیلۆمەتر حوزەکانی ئاراسیت بۆ خۆ دیبوو لە خوارێ هەتا عوزەکان ئاویان نەما بوو نەوەڵاتە سەریۆمان قەت ئەو ئەوە بێ زەرەنمەندێکی یەکجار زۆرن ئەمە نەکرد ئەمە پاریش زەرمەند بووین پاریش هەم دەغڵەکەمان پرساوەکەمان سووتا هەم ئەویت ئەسمیر حکومەت ماشتا پاریشمان وەرنەگرتووە خەبەریشی نەکەن چەمان دەدەنێ بخۆم حکومەتمانە لە خۆی بەس یاد لێنێ ناکەم بەس حکومەتی بەغدا شەرنەمانداتی بەڵێ ئەو ساڵەکانە ئەو زۆر هاتووەوانێت لە چاو ساڵی پارەکانە خەڵکەکەش زۆر زەرەندار بووە هیچیوە خۆمان زیاتر ئارزەکانمە لە بن ئاوەیە فقط ئەو ئارزەمان لێرەکانێک کە بڵێ بەدەستمانەوە مابێ بۆیە بەڕاستی تووشی زەرد و زیانێکی زۆر بووینە جوتیارانی ناوچەکە باس لەوە دەکەن کە ئەم ساڵ گەشتبین بوون با بەرهەمێکی باش بەڵام ئێستا زۆربەی بەرهەمی مانگەکانی ڕابردوویان لە ژێر ئاودایە و زیانێکی دارایی گەورەیان بەرکەوتووە بەخوای زەرمەندێکی زۆرین نەکەر ئێمە مەمەنداوە قەرەتەپا دێلی جاسێ و کام بەردەشان ئەوە هەمووی زەرمەندە حتا سەرسیان بەردەکۆز ئەوانە هەمووی زەرمەندن بەخوایستان بخۆم یەکەبار بخۆم وەڵی لەوانەیە جی هەژنە تەنیم بەرکەوێت لای نەقەرە بکردنەوەماندازی ئەوزار سپێنە سعرێکی مانەك دادنێ بۆ دەغڵەکەی و بەوانێکی لێمان دەستێن و یاڵەوێعی ئێستا پارەی گەرمی وەرنەگرتووە ئەم ساڵ ڕێژەی بارانەکەمان زۆر بووە خەڵکێکی زۆر دەغڵدانی بنکەوتووە بەخوا زیاتر لە زەڕێی 20 دەفتەر تا 30 دەفتەری زەرەتداوە لە دەشتی مەمەنداوێ ئاوەکە یەکجار زۆرە بەپێی کەژناسی کشتتوکاڵی ڕاپەڕین ئەم ساڵ زیاتر لە 1000 ملیم باران باریوە بەو هۆیەوە نزیکەی 8,000 دۆنم زەوی کشتتوکاڵی داچێنرا و بەگەنم ژێر ئاو کەوتووە بەهۆی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵەوە بە تایبەتی لا سنووری ئیداری ڕاپەڕین کە ئاستێکی پێوانەی زۆری تۆمار کردووە بە تایبەتی تریش لا سنووری دەربەند و زەی بچووک ئەمە وای کردووە کە زەویەشی زۆر کە داچێنراوە بەگەنم ژێر ئاو بکەوێ ئەمە لە کاتێکدایە کە هێشتا جوتیاران پارەی گەنمی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە و ئەم ساڵ تووشی زەرەرێکی زۆر دەبن ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕی